شاری سلێمانی چەند ڕۆژێکی لە خۆپیشاندان و ئاڵۆزی و پشێوی بەڕێکرد. خۆپیشاندەران کە بەشێکی بەرچایان فەرمانبەران بوون هاتنە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان دژ بە پێنەدانی موچە و دۆخی دارایی ئەنجامدا. خەڵک زۆر بە بەهێمنی هاتۆتە سەر جادە داوای مافە سەرەتایەکانی خۆیەکات. مافی سەرەتایی کە یەکەم شتی موچەیە 5 مانگ ئەخوات 3 مانگ جارێک گەئیات. ئەوەی کە دەسەڵاتیشی کردو بە دەزەم هەرێمەیە بەسەر سەرۆت و سامانی ئەم وڵاتەیە بە هەدەر ئەڕوات. ئەم وڵاتە لە قەیرانە نییە، کێشەی دارایی نییە. خەڵک بۆیە ناڕەزایی دەرئەبڕێت. وڵاتێک نییە تووشی کارە چاتی مرۆیی ببێت و چاوی لێ نەقونێن. هێزە ئەمنیەکان بە بەکارهێنانی گازی فرمێسگرێژ و ئاوی قەتیسکرا و تەبقەکردن بە ئاسماندا هەوڵیاندا دەستێوەردان بکەن و بڵاوە بە خۆپیشاندەران بکەن. چیان هەڵا چی بەرچاو کەوت؟ گاز فرمێسگرێژیان هەڵا نازانم چی بوو خەریکیان خینکێنێ کڕۆنا بۆیە باشتر گەنجێک ماتمەتە بازار بێ ئیش بێکار کەندن تەواوی هیچ نەبێت لە وڵاتە بێکی شای خۆی لە شاقانی شاب دەرگا و لە سەرداخرێ و شاڵەکە لە سەردەمەکانی پێش و ساڵانی نەوەکان خەڵک لەگەڵیا بوو موچەی ناویست هیچی نەئاویست لەبەرەوە سەرەتای حکومڕانی و دەسەڵات بوو بەڵام ئێستا دەسەڵاتێکی تەواو ئەمنیەت هەیە کە دەستی گرتووە بەسەر ژیانی خەڵکە لە هەموو دەستی بنج و بناوانی ژیانی خەڵکەوانێ لە سەحەیە لە پەروەردەیە لە هەموو ژیانە لە هەموو بارەکانی ترە کە خەڵک هیچ ژیانی نەماوە هیچ ڕووناکایی نەماوە هیچ ئەمەلێکیشی بەم حکومڕانی و دەسەڵاتە نەماوە. لەگەڵ دروستبوونی پشێوی لە خۆپیشاندانەکاندا لیژنەی ئارامی پارێزگای سلێمانی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کرد کە ئەوان ڕێگا بە هیچ خۆپیشاندانێکی بێمۆڵەت نادەن. لە خۆپیشاندانەکاندا ژمارەیەک لە پەرلەمانتەر لە فراکسیۆنی جیاواز ئامادە بوون و هەندێکیان ڕوبەڕووی توندوتیژی بوونەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. مۆبایلەکان دزیوم جزدانی گیرفانیان دزیوم عینەکێکی چاوێ دزیویان دزن فەرمانبەرانی هەرێمی کوردستان تاکو ئێستا موچەی 6 مانگی ساڵی 2020یان وەرنەگرتووە و ئەو موچانەش وەریان گرتووە بە لێبڕینی نزیکی 120 بوو و ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر باری داراییان دروست کردووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.